وەکو کوردێک هاتوون بۆ یادی ساڵی نەورۆز بەڵام بە بۆنەی ڕەمەزانەوە خەڵکی زیاتر کەمتری لێیە وە بزانم هەتا ئێوارە بێ خەڵک زیاترێت ئیتر جلی کوردیشمان لەبەر کردووە وەکو کوردێکی ڕاستان وەکو کوردایەتی ڕەمزە بۆ کورد لەبەرمان کردووە زیاتر بە نەورۆزە چکە نەورۆز زیاتر گردی مامایرە بۆ ناسراوە کە ئاگروشتەکان هەڵ ئەکەن من شخصی خۆم حەزم لێیە بەتایبەت ئەگەر ڕەنگەکە سەرنج ڕاکێش بێت جوانتر بێت هەتا دووری نوشتەکەی جوانتر بێت بەڕێی من هاتون سڵاوت لێ بێت سڵاو لە تۆش ئەم پۆشاکە جوانە کێ بۆی دیزاین کردویت وڵایەوە تا ئەو بۆی هەڵبژاردویت بەڵێ تا چەند دڵخۆشن هاتون دەگردی مامایارە لێرە ئانگی نەورۆز دەگێڕن وڵا زۆر خۆشە خەڵکە نابین هەموو جلی کوردی کردو و ئاگرەکەنەوە زۆر خۆشە هەموو ساڵە دێنە ئێرە نەوەڵا بەکەمی دوای چەند ساڵ هاتینەوە بۆ ئێرە تا چەند شانازی بە کللتور و نەتەوەی خۆتەوە دەکەیت وڵا زۆر